ئێستا ئەنجومەنی باڵای فتووە هەر ساڵی ڕابردوو لە دوو بەرگدا نزیکەی 250 فتوای فەرمی بڵاو کردەوە لە مێژووی خۆی ئەوەندەی دەرکردووە. بەڵێ لە خلالی لە ساڵی 2010 تا 2024 پێش 2010 هەبووە پێشتریش هەبووە بەڵام ئەو کاتە بەو شێوەیەی فتوایەکان بە شێوەی توێژینەوەی و بەحسی نەبووینە بەڵام لەو قۆناغی کە ئێستا ئێمە تێداینە لە یەشەتی زانایان لە 2010 تا 2024 سەرجەم فتوایەکانی ئەنجومەنی باڵای فتووە لە دوتۆی کتێبێکی دووبەرجی چاپ و بڵاو کرایەوە. ئەگەر سەیری ناوەڕۆکی و فتوایانە بکەی نزیکەی 80 فتوایان پەیوەندی بە بواری خێزانیەوە هەیە هەموو ئەو بابەتانەی پەیوەندیدارن و پێویستی کردیە فتوای لێ دەربچی فتوا بڵاو کرایتەوە. لۆی تەماشاکەی کە ڕێژەی تەلاق زۆرە بێ خەڵک دێ ڕەخنە لە یەکێتی زانایانەگری بۆ ڕێژەی تەلاق زۆر بووە خەڵکێک هەیە ڕەنگە برێ هۆکاری تەلاق تەنها ئەوە نییە داخوا فتوایەک دەرچویان دەرنەچوو کۆمەڵێک هۆکاری هەیە